أنا بجاري كيد بس شرطة أساسية أويا طبعا شرطة أساسية نية يعني حزبياتي نية وإنما هن ملة قشدي تواسين تحالف يبود لخارج منطقي إقليم. مع الأسف لقل أحزاب قال نيشتين طبعا مبادرة كرد جنب برادران حسق فنيشتين وقصة كردين وبرادران بارتي ويكيتي وحسوق وخوان وقوران وبندش لقل يعني كحزب شيوعي بس نرسينا نتيجة على أساس بيشين سر كردايات يجان محل يجان أو كوميتجان بنيش يجات القرار بين بس مع الأسف نرسينا أي نتيجة وآخر شفت من لقل برادر حسين أقصى كردم فنتيجة نوي لموضوع فلي حالة طبعا كحزب شيوعي اشتراك نية كلام انتخابات اشتراك ناكد وإنما لا تحالف تحالف بياتا إما اشتراك كرديان تحالف نوي اشتغل إيش بزانم ما بزانم برادران بارتي وويكيتي وحسق هالكرا خوي داوزن فايسي حزب داوزن تمنا كاين يعني نتيجة بارن بس أجا تحالف بياتا نتيجة قوة قوة تربي أرى وقوة تربي لأن قشتي توانسان بيشن ويك اتجاه بي بس طبعا وسيله اتجاه انتخاباتها نايشين فرق خطره وانما فرق زلدي هس ارى كورد لان هالكرا خوي لنا موزع لكو بتوانين قشمان و چوار دسو و پنج دسو کار بکن لکو هر کار خوی کار بکد و چشتی فرا حزبیتی قتن ناتوانم بشم ناشدين بس فرا جوانية حالي هسن أو حالة لنا وحزب كردستان مع الأسف لحد الآن ناتوان تنازل أرايا كتير بكن فوقتها أجا تنازل أرايا كتير نكردن طبعا من لا تجزرت كد أجا تنازل بكردان اعتقاد دود إما توانسيان تحالف كين وهر شكل بياتا ورسينا نتيجة جيش لا أي نتيجة كدرت بياني دو بياني فرا جوان ترو ريكوبي كتير بيا لو رجوع كإعلاني هالبجاردني بيش وقت العراق درا حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان هەموو ئامادەکاریکی خۆی کردووە بۆ هەڵبژاردنەکانی پێشوەختی عێراق. کاندیدی بەهێزمان هەیە و ئیش و کارەکانی کۆمیسیۆنمان تێپەڕاندووە و هیوادارین ئەگەر کاندیدمان دەرچوو ئێمە بەرنامە و پلانی تایبەتی خۆمانمان هەیە وەکو حزبی سۆسیالیست هەموو ئامادەکاریەکمان کردووە لەم ناوچەیە. ئێمە دوو کاندیدی ئافرەتمان هەیە بەڵام زەختمان لەسەر یەک کاندید داناوە دەماوەند جەلیساییدا. تەبعەن لەم ناوچانە کە ناوچەی کێشە لەسەرە ئەگەر هاوپەیمانی بووایە زۆر بۆ خۆمان باشتر بوو لە خانەقین بەڵام نەبوونی هاوپەیمانی لەم ناوچەیە ڕێژەی دەنگەکانمان کەمەکاتەوە و تەئسیرێکی زۆر لەسەرمان دانێت. ئێمە وەکو حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان زۆر هۆڵمان داوە کە کوردایەتی بکەین نەکو حزبایەتی بەڵام بەداخەوە بەرژەوەندی حزبایەتیان پێ باشتر بووە تاکو کوردایەتیەکە. ئێستاش هیوادارین کە بتوانین دەنگێکی زۆر باش بەدەست بێنین هەرچەند ئێمە ئێستا وەکو حزبی سۆسیالیست لیستێکی جیاوازین. پارتی دیموکراتی کوردستان لیستێکی جیاوازە، یەکێتی نیشتمانی کوردستان لیستێکی جیاوازە. ئەمەش کاریگەری هەبێت لەسەر دەنگدان دەنگمان ڕێژەی دەنگدانمان کەمەکاتەوە. بەپێی ئەو یاسایی کە دانراوە لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دابەش کراوە بە شێوەیەکی جێگیر بەسەر پارێزەکان و قەزا و ناحیەکان. هەڵبەت ئەم یاسایە پاراستنەکە لە پێگەی ئەو پارتە سیاسیانەی کە هەن لە عێراقا بەڵام لەسەر ئەو ناوچە دابراوانەی کە ناکۆکییان لەسرە لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمدا هەڵبەت بە شێوەیەکی سلبی ئەبێ لەبەر ئەوەی کە لە کاتێکە کە ئەم یاسایە لەسەر ڕێژەی هەڵبژاردن ناوەسێت بەڵکو لەسەر ئەوەی کە ئەو کەسانە کە زیاترین دەنگ بەدەست دێنن ئەوان سەر ئەکەون. بۆیە هەڵبەت لێرە کێشەی بۆ پارتە سیاسی کوردەکان دروستە بێ لەم ناوچانە بە تایبەت ئەگەر هیچ هاوپەیمانیەک نەکەن لەبەر ئەوەی کە ئەگەری هەیە لە هەندێک تە شارەکانە ڕێژەی دەنگدان زۆر بێ بۆیە پێویستە کالێرە کەسەکان
زیاتر دەنگ بەدەست بێنن بەڵام لە هەندێک شوێنە ئەگەر ڕێژەکە کەم بوو ئەگەری هەیە کەسەکان بە دەنگێکی کەم بتوانن سەر بکەون. بەڵام کێشەکە لەوەدایە کە ئەگەر هاوپەیمانێک دروست نەبێ بۆ پارتە سیاسی کوردەکان لێرە دەنگەکانیان ئەفەوتیە و ناتوانن دەست بێنن. ئەم دیاردەی زیاتر دەرەکەوێت زیاتر لە پارێزگای دیالە هەروەها سەلاحەدین و لە مووسڵ ئەم هینە بە شێوەیەکی زۆر سلبی کاریگەری ئەبێ سەر پارتە سیاسی کوردەکان بەهۆی نەبوونی یەکدەنگی پارتە سیاسیەکان ئەبێتە هۆکاری ئەوەی کە زیاتر دەنگەکانە بەدەست بچن و ئەو کات ڕکابریەکەن لەسەر بابەتی کۆتای ژن و ڕێژەی ژن لە ئەو پارێزگا و ئەو شوێنانەی کە ناکۆکییان لەسرە هەروەها ئەبێتە مای ئەوەی کە پێگەی ئەم پارتی سیاسیانە کەم بێتەوە لەبەر ئەوەی کە وا خۆیان پیشانەدەن کە ناتوانن بگەنە ئەو ئاسەی کە داخوازی گەل و خەڵکی ئەو ناوچانە بەدەست بێنن.